ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامە ڕاڤە پێتانشا دەبینەوە تەوەری بەرنامەکەمان بایەخی سیاسەتی کولتوری بۆ کورد درێژەی گفتوگۆکەمانە لەگەڵ مامۆستای عەزیز و خۆشەویستم مامۆستا یاسینی ئافتا و نووسەر ئوستازی خۆشەویست دووبارە خۆشحاڵین. قوربانن زۆر سپاس. حەزەکەم پێشەوەی پرسیار بکەیت ڕێڤیوێکی هی بەرنامی پێشوو بکەینەوە. زۆر باش. باسی چیمان کرد بۆ بینەرانی بەڕێز من لە جاتی جەنابەت باسی ئەومان کرد کە لە دنیای تازەیە سیاسەتی کولتوری چەند گرنگە و کولتور چەند گرنگە و جیاوازی چێ لە مەرحەلەکانی پێشوو و چۆن کولتور ئەبێ بە بابەتێک بۆ سیاست بۆ ئابووری بۆ لایەنی کۆمەڵایەتی حتا بۆ شەڕی هەواڵگری و باسی ئەومان کرد کە چۆن میلەتان لە ڕێگەی ئەم بابەتەوە ئامانجا سیاسی و نەتەوەی و ئابووری و ئەوانی تریش ئەپێکن و چۆن بۆ بە کاڵایەکیش لە هەمان کاتە و بایەخی ئەم کولتورە لە زیاد لە شوێنێکەوەیە و دوژمنەکان یە نارەکان ئەتوانن زۆر بە ئاسانی لە ڕێگەی ئەم پێکاتەیە و بێنە ناو ئێمە و ئێمەژە توانین بەنەوە ئەلێنەکان بەرهەمی بینی بچینە ناو ئەوانە خۆمانی پێپارێزین و تقریبان باسی ئەومان کرد. دەست خۆش ئوستازی خۆشەویست. سپاس. ئوستازی خۆشەویست ویسمان لە بەشی دووەمە قسە بکەین لەسەرەوەی کە ئەو کولتور و ئەو بایەخێک ئێستا لە دنیا بۆ کولتور هەیە لەگەڵ قەزەی کوردیاچی یعنی ئەوەی کە ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەو 32-33 ساڵی ڕابردووە ئازادی هەیە حکومڕانێکی کوردی هەیە سەرباری هەر کەم و کۆڕی و شکالێت یا خەوشێکە هەیە دەسەڵاتێکی کوردی هەیە و بەڕاستی یعنی گەر تەماشاش بکەین لەم 30 ساڵەیە بە جۆر لە جۆرەکان مرۆڤی کورد خەمڵیوە ینی بە جۆر لە جۆرەکان لەگەڵ دنیای تازای ئاشنایە لەگەڵ زانست ئاشنایی هەیە بە جۆرە لە جۆرەکان خوێندن و پەروەردە گەشەی کردووە یعنی یەگەریمە بەراوردی ئەو دوو زەمەنە بکەین ڕاپەڕین و پێش ڕاپەڕین ینی کۆمەلگەی کوردی جۆرێک لە وەرچەرخانی بەخۆیەوە بینیوە سەرباری ئەوەی کە هەر کەم و کوڕیەکەیە هەر ڕخنەیەکمان هەیە بە تایبەتی لای خەڵکانی وەکو بەڕێز دڵنیام ینی عشقی تۆ ئەوەیە کە پێشکەوتنەکان دا ئەوەندەی ئێستا بووە بەڵام سەرباریەوە بەڵام هێشتاش ئێمە جیهانبینێکمان بۆ دروست بۆلەوە لێرەوە قسە بکەین لەوەی کە دۆخی کولتوری ئەمە چۆنە ینی لەوەی کە مامۆستا یاسین وەکو کولتورناسێک وەکو کەسێکە پەرۆشە و خەمێکی گەورەی لە پاڵ ئەرکە پیشەیەکی خۆی لە زانکۆ گرتۆتە ئەستۆلەوەی کە لە بواری کولتورا کارەکە کولتوری ئەمە ئێستا چۆنە بینیت یان ئەو دۆخە کولتوری کێسە لە باشووری کوردستان هەیە دۆخێکە قبول کراوە لایەنی باشی زۆرترە لایەنی خراپی زۆرترە چۆنی خوێنیتەوە؟ لە ڕاستیە کاک سەربەست من لەو جۆرە ڕەخنەگرانم کە ڕقم لە خۆ جەڵتکردنە لە خۆیانە یعنی من ئەچمە بەردەم ئاوێنە کە لە بەردەم ئاوێنەکە ناڵم من ناشرینە من دزێ و منوام پێڵە مەڵم وەڵای پێویستە برۆم چاکە برۆم خواریتە قژم پێویستە تۆزێ باشتری کەم دەم و چاوم احتیمام بە دەم و چاوم نایەمەوە بەس یعنی خەڵکێک کە دەزەکاتە خۆ جەڵتکردن لە خۆیان و جلدی ئەوەی کە عەرە پێوترە جەلدی زات زۆر شتێکی خراپە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە دەرفەتی زۆر گەورەمان لەبەر دەما بووە هەندێکیمان ئیسفادە لێ کردووە لە هەندێکی ئیسفادەمان نەکردووە ینی ئیمکانیات و مەوارید و شتی باشمان لە بەردەستا بۆ بەڵام کەمترین ئیسفادەمان لێ کردووە لە ڕاستی ئەگەر واقعی بین ئەکرا زۆر باشتر بێ بەڵام نەچوە بچێ طبیعی میلەتانی تریش هەر بەڕاستی بە باشی نیان هێناوە وردە فێرەبی بە تایبەتی ئێمەش کە ینی لەسەر زەمینەیەکی کولتوری و سیاسی ئەوەندە پتەودانە مەزراین کە پێشتر شتمان بۆ بەجێ هێڵدرابێوانە ئەوەی کە هەیە لە ماوەی ئەم فتریا کردومانە بۆیە لە ڕاستیە بەراورد بە کەم ئەزممویمان بەراورد بە ئەو هەموو پیلان و ئەو هەموو نار و من ناوێنانم دوژم لە ڕاستیە ئەوان وەکو نار و ئەوە تەماشاکەین ینی هینین ینی ئێمە تا ئەندازەیەک توانیمانە شتێک بکەین گەشەکردنی لە زۆر لە زیاد لە بوارێکا گەشەمان کردووە بەڵام کێشەکە لەوایە گەشەکردنەکە بەراورد بەوەی کە لە بەردەستمانە بووە زۆر کەمە ئەمەی کە ئێمە من کێشەی بەلامەوە ئەمەیە ینی بۆ نمونە بۆیە ئاستی شانۆی ئێمە لە شوێنیشی تر بووە ینی ئێمە بۆ نمونە تا ئێستا ینی هەر لەسەر ئەو تەختی شانۆیانە نمایشەکەین کە لە پێشتر لە پێش ڕاپەڕین دروست کراوە ینی ڕاستە هۆڵی تر دروست کرا بەس ئەو هۆڵانە هیچیان هۆڵی ئەو وەزئی هۆڵەکانیشین ینی بۆ نمونە لە شانۆیە هۆڵەکان گەلەریەکان ینی گەلەری حتا ئێستا گەلەریەکی نیشتیمانی ئەوەندە گەورەمان نییە بتوانی شتی تاکەیت ینی بەڕاستی ینی لە ڕووی کولتوریەوە ئەگەر ینی
بە پەرەگرافێکی زۆر کورت ینی زۆر چڕ تعبیری لێ بکەم گزارشی لێ بکەم ئەمەیە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە پارێکی زۆر زۆر زۆرمان لە بواری کولتورە بەفیڕۆیاوە باس ڕاستگۆ بم اینجا لە ڕاستیە ئەمە بەبێ ئەوەی ببێ بە بەرگریکردن لە دەسەڵاتی سیاسی زۆر بەخشندە و سەخی بووە لە بەخشینەوەی پارە بە سێکتەری هونەرە بەڵام لە ڕاستیە هونەرمەندەکان ئیداریە هونەریەکان ئەوانی کە سەرپەرشتی ئەمایان کردووە نەدەستپاک بوون لە سەرفکردنی ئەم پارە نە لێزان بوون و نەدڵسۆز بوون ینی من ئاگام لێ ینی هونەرمەند هەیە لەم شارەی ئێمەیە دەیان ملیۆن دیناری بۆ سەرف کراوە ینی دەیان ملیۆن دیناری بۆ سەرف کراوە ئەمەنە بەرهەمی نییە بەرهەمەکەی لە چاو ئەو پارەیە بۆ سەرفکراوە زۆر زۆر وەکو ئەوە وایە 1 ملیۆن دینار بی بە کەسێک بچێت لە بازار دەماساسە بۆ بێنێتەوە بۆی لە ڕاستیە طبعا ئەوەی کە دەسەڵاتی سیاسی پارەی بەفیڕایە خۆی یەکەم جارە بێ پشتەمەلی دەسەڵاتی سیاسی بگرین پێی بڵێن بۆچی بۆ ڕێگەی ئەم پارە بەفیڕۆ بڕوە وەکو وایە پارە بی بە کۆمپانیایەک بڵێ بڕۆی ئەو گەڕەکەم بۆ قیتابکار لەو سەرەوە چاوەڕێژێکی بۆ کاو بێتەوە نابێ کوا لێ پرسیینەوەت کواشتت ینی ئەزانی ئەنج ئەمە لێرەیە گرنگی سیاسەتی کولتوری ئالێرەیە نیێڵین بەفیڕۆ بڕوە ینی زۆر زۆر گرنگە ئەم پارەی ئەین بەم شانۆیە ینی ئەم پارەی ئەین بەم شانۆیە بێ بزانین باهی ئەم شانۆیە چییە ئایا کەسەکە ئەیهێنێ دەخەکە ئەیهێنێ ینی من شانۆی زۆر 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 باش لەم شارەیە کە ئەگەری ئەوەی هەبوو 1 ساڵ نمایش بکرێ یان زەڕش توانرا نمایش کرێ بۆ ینی ئەتوانین ئەماژە بە شانۆی هیماراسات بکەین کە کاکەی وافاق دەریێنانی ئەبووە 1 ساڵ نمایش کرێ شانۆی ئەم شانۆیەکی زۆر زۆر عەزیم بوو هەردووکمان بینەری بووین بەڵێ ینی من خۆم لە پرۆڤەیە هەموو ڕۆژێکە چووم بە پرۆڤە تەماشامە کرد کە نمایشیش کرا 4 جار چوومە بۆ نمایشەکەی ئەزانی ینی یێدە سێرەکەی ئەمە ینی باوەڕکە وەزئی داراییهی شانۆکە بە باسکەم گریانە دێ ینی من خۆم لەگەڵ کاکی وایە بووم چەنەها شوێن چوین بەس شوێنێکی پرۆڤیان دەستکێ کاکە ئەکتەری سەرەکی کە کاک تەها بوو بە نەخۆشی لە عربەتەوە هات بە پاسە ڕۆیشتەوە لە کاتێکا شانۆیی تر هەیە 2 دەفتەری بۆ سەرف کراوە 1 ڕۆژ عەرز کراوە بۆ ئوستاز دەمویست پرسیار لەوە بکەم لە ڕووی یاساییەکەوە ئێمە کۆمەڵ یاسایەکی باشمان هەیە لە پەرلەمانەوە دەچێت لەوەی کە تەنزیم ئەمە بکات سەقافێ وڵاتە چۆن ئیدارە بکرێن نە یاسای کۆپی ڕایتمان هەیە نە یاسای ینی من خۆمێکێک بووم لەوانەیە لەگەڵ کاک عەباس عەبدوڕەزاق کاتی خۆی ڕێکخراوی CDO لێرە کاک بەختیار ئەوان هاتنە پێشەوە من یەکێک بووم لە ئەندامەکان لەگەڵ کاک دیاری قەرەداغی کاک عەباس عەبدوڕەزاق وەزەم کاتی خۆی کاک بەختیاری تیا بوو ینی زۆر شەڕمان کرد لەسەرەوەی یاسایەکی سەردەمیانەی کۆپیڕایتی بکەین ینی لە زۆر ڕۆ بەتایبەتی لایەنە کولتورەکەی پەچیکەوتەوە بێت چاکی بکەین من ڕەشبین نیم ئیش کراوە ئیشی باشیش کراوە ینی یەک نمونەت بۆێنەوە کتێبی پێش ڕاپەڕین کە ئەتخوێندەوە ملیۆنە هەڵەی ڕێنووسیتیا بوو خاڵبەندی هەر دین نەبوو ئەوانە ڕاستە زمانەکەی ڕەنگە جوان بەس ئێستا کتێبی کوردی دەرەچی ئەوەنە پاک و پوختە ینی من ئەم شەو خەریکی خوێندنەوەی هی کتێبی هین بووم بڕوانە ئاسمانی هی حسام ئەمیری کە تەرجەمە کراوە کاکە ڕاوین کامران تەرجەمەی کرد تەرجەمێکی ئەنداز جوانی کرد ینی ئەمەنە کوردیەکەی جوانە ڕێکەس دەکەی حسام ئەمیری بە کوردی نووسێتی لەم سەر بۆ ئەو سەری تقریبا 120 پڕم خوێنەوەی غەڵەتی لە ڕووی پەنچوێشن خاڵبەندی و لە ڕووی ئۆرسۆگرافی دروستنووسیەوە غەڵەتێکم تیا نەبین ئەمە تەتەوری زمان ئەمە زۆر مهمە ئەمە ئێستا بەگشتی دەستگاکان کە چاپەکەن کتێب چاپەکەن زۆر 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 تەتەوری ئێمە حکوومەتمان ناچار کرد کاکەم کاتی حکوومەت ئەمە نەمان ڕخنە لە نووسراویهی وەزارەتەکان کرد کە ئینەزان هەڵەچنیان داناوە کە کتابی حکوومەت دەرەچێت بەشێکی زۆر زۆر لە وەزارەتەکان بە کوردیەکی جوان بە فۆنتی یونیکۆرد دیزاین کراوە ڕێکوپێ ئەمە تەتەورە بەس ئەم تەتەورە ینی خەونی من ئەوەیە کە تەتەورەکە باید زۆر گەورەتر بووە ئوستاز پێم خۆشە لەو بوارەیە قسە بکەین کە بەڕاستی ڕەنگە لەوشە ئیدارە حکوومەت کەم تەرخەم بێلەوەی کە بۆایەسە لە شارەکانی ئێمە هەندێک ناوچەی تایبەت ئەوی کە پێوترێ شاری سینەما شاری ڕاگەیاندن یان شاری کولتوری ئەنی ئەکرا هەندێک سنتەرات بکرێتەوانێکە لە شارەکانە بۆ نمونە هۆڵی باشیان تیاابێ گەلەری باشیان تیاابێ ئاسانکاری باش بکرێ بۆ شانۆکارەکان بۆ ئەوانەی لە بواری میوزیک و گۆرانیە بەرهەم پێشکەشەکەن چۆن ستۆدیۆی باشتریان هەبێ هاوکاری زیاتر بکرێن بۆ نمونە لە بواری فیلمی سینەمایی کە بەڕێستەزانی کە ئێستا هەم پیشەسازیە و هەم بەڕاستی لەسەر ئاسی دنیاش سینەمایەکێکە لە گێنەرە باشەکان ینی فەزای دنیا سینەماتە نیوێتی ئێستا ینی ئەکرا بۆ نمونە لەم بوارانەیە خزمەتی زیاتر بکرێەوە بەڕاستی
ینی ژێرخانێک هەبووە بۆ پەرپێدانی ئەم سەرخانە کللتوریە ئەنی خوێنەوەی تۆ چێ لەوەی کە بۆ منە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە ئەکرا شوێنێکی وا هەبێ کە کۆمەڵ هۆڵێکی باش کۆمەڵە گەلەریەکی باش بە هەمان شێوە بۆ هەولێر بۆ دوهۆک بۆ شوێنەکانی تر کاک سەربەزی ئەزانی چی بەبێ پلاندانان وە ینی گەشە پێکردنی هی سێکتەرەکە کە سێکتەری هوەرە ئەومان بۆ ناکرێت ئەن تۆ شاری سینەمای کاتێک دروستەکەی کە سینەما دەبێت ئێمە سینەمامان نییە ینی ئەمە کێشەکەی لە ڕاستیە ینی خۆ تۆ ینی بۆ نمونە ینی تۆ هۆڵی شانۆ کاتێک دروستەکەی کە شانۆ تەبێ وانە هۆڵی شانت بۆ چێ کە شانۆکارت نەبێ ینی تا بۆ نمونە لە شارێکی کۆولێران ئەمە با هی نەبێ بە ڕخنەی ئەملاوی ئەولا چۆ خۆ دەزانی من سەر بە ئەو هینە نیمە دژی ئەو دابشکردەشم کە ینی ئێرە پایتەختی کولتورە ئێستا من ینی بە دیوەک لە دیوەکانە کۆکردنەوەی ڤیستیڤاڵی هی سینەما لە دووهۆکم پێخۆشە ینی هەرچەند دڵم ئەسووتێ بۆ ئەوەی کە ڤیستیڤاڵێکی سلێمانی بەنۆعی لە نوعەکان بەهۆی بێپارەیەوە نەماوە بەڵام قەیچەکە بە هەمووی لەوێ بچیتێ خۆچی خۆ لە بنی دنیا نیە فیلمەکانمانە بین لەوێ ینی ئەگەر دەسەڵاتی سیاسی حساسیەتی گەلاویژین لە سلێمانی لە بوارە زۆر خەمی هەولێرمە کاک سربەست بە درێژایی ساڵ ئەڕوا لە هەولێرە نمایشێکی شانۆیتیانە زۆر کارەساتە ئەمە ئەو سازویستم هەر ڕێک باسی ئەو بکەم کە بەڕێزت باست کردەوەی کە بۆ منە کەمترین شانۆ پێشەشەکرێ نەمانتوانیەوە سینەما دروستکەین ڕەنگە هەموو جانبەکانی تری ئەدەبیش سیرکەی زۆر بە ئاسی پێویست گەشەی نەکرد بێ ینی بەڕاستی ئێمە کاتێک کاڵین بۆ منە نەوەیەکی وەشیارمان هەبێ نەوەیەکی تەندروستمان هەبێ نەوەیەکی پەروەردەکراومان هەبێ ینی ئەم نەوەیە لە ڕێگەی چیەوە دروستە بێت ئەگەر بۆ منە تۆ شانۆیەکی نیشتیمانی باشم نەبێ ئەگەر تۆ سینەمایەکت نەبێ ئەگەر بۆ منە تۆ حتا بۆ منە لەم ساڵانی ڕابردوو بەڕاستی لە بواری مۆسیقا و گۆرانیە وساز من هەندێک سەرنجم هەیە لەوەی کە بەشێ لە بەرهەمەکان ڕەنگەیینی 60-70 باشتر و زۆر باشترن وانە لە وەختێکا تۆ لە سەردەمی تەکنۆلۆژیای لە سەردەمێکای ئازادی لە سەردەمێکای بڕەپارێکی باش خەرجەکری بۆم بەرهەمانە بەڵام کوالێتەکە بەڕاستی شایان نییە بوو کاک سەربەزیان سیرکە نیچە بە قسێکی نیچە ئاماژە بە قسێکی نیچای مەرچەند زۆر پێم خۆشنی هاماژە بە قسەی فەیلسوف و بیر دوشتیوە بەڵام بۆ ئێرە زۆر گونجاوە نیچاڵێت گرنگ ئەوەیە ئینسان لە ئازادیام مانای بۆ ژیانی هەبێ یعنی لە کۆیلێتیا ئینسان بە دوای ئازادی ئاگەڕێ بۆی ئۆتۆماتیکی مانای ئینسانی کۆیلە بریتێ لە ئازادی ئەو شتێک کە بە دوایگەڕێ بریتێ لە ئازادی بەسکە ئینسان ئازاد بوو پێویستە تووشی پوچگەرایی تووشی هین نەبێت بتوانی خۆت بکری ئێمە ئەگەر ئازاد وسیەکە یەک ئێمەێک بوو لەو میلەتانەی ئەو کاتێک کە ئازادیمان دەستکە و بە گەل و بە دەسەڵات و بە حیزم و بە هەموویەوە جۆری تووشی جۆرێک لە بێمانایی بووین لە ڕاستیە ئەنی نەمانتوانی خۆمان بە باشی بگرینەوە بەڕاستی ئێستا سەیریکە لە کوردستانی ڕۆژهەڵات کێکێکە لەو بەشانەی لە ڕووی کوردیەوە لە ڕووی کوردبوونەوە زۆر باش خۆیان پاراستۆ کە زۆر جێی تەقدیرە ینی لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی زمانەوە ئەسڵەن لە ڕووی زمانەوە خەریکە پێش ئێمە ئەکەونەوە ینی ئەوەندە بایەق بە زمانێن لە ڕووی ئەدەبەوە گەشەکردێکی ئێجگار زۆر باشەیە لە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان اینجا لە ڕووی سینەماوە ئەوە وازەحە لە ڕووی مۆسیقاشەوە تا ئەندازێکی زۆر ڕەسەناتی کتێ هەرچەند ئەوانی شەندێکیان هەڵخلیسکاون بۆ ناو ئەم بێمعنایی و ئەو دووربوون لە شوناسی کوردبوون ئەوان لە ڕاستیە ئێمە دەرفەتی زۆر گەورەمان لە بەردەما بوو کە لەسەر ئەساسی ئەوەی لە 60-70 بەرهەممان هێنا ئەبووە گەشەمان پێبایە بۆ نمونە مۆسیقای کوردی لە کوردستانی باشوور بە تایبەتی لە ناوچەی سلێمانی ئەمە ڕنگێکی ئێجگار گەوری بەخۆوە بینی و توانرا لەسەر دەستی مامەسا گەورەکانی موزیکی ئێمە مامەسا قادر دیلان مامەسا ئەنوەر قەرداغی مامەسا غەمگین فەرەج مامەسا عەدنان کەریم مامەسا خالید ڕەشید کاک بەهجەت یەحیا مامەسا دیاری قەرەداغی هەموو ئەمانە توانیان موتور بەکردێکی زۆر عاقڵانە زۆر سەردەمیانەی مۆسیقای کوردی تایبەتمەندیەکانی مۆسیقای کوردی مامەسا عەبدوڵڵا جەمال سەگرمە ناویترم بیر چوە بێگومان مامەسا سەڵا ڕەوف و سەرکار خالید پێویست ناکات چکە هەمیان لەسەر دەمە نەتوانین کەم بەس زۆر درێژە بێتەوە قایمەکە ئەمانە توانیان زۆر بەسەرکەوتوانە تایبەتمەندیەکانی مۆسیقای کوردی موتور بکەن لە مۆسیقای جیهانی وردە سێتی کەمانچیان هێنا ناو مۆسیقاوە بەڵام سازێکیان لە پاڵادانە دەفیان خستە پشتیەوە بەکۆ ئاوازەکە وشەکان ئەداکردنەکە هەمووی کوردی بوو بۆ نمونە تۆ گوێ لە خاوکەرێکی کاک بەهجەت یەحیا ئاگری
جۆ لە مەقامێکی سەبای دیاری خەرداغی مامۆستا عەدنانکردنەوە ئوستادە لەوەیە چەند کوردیانەیە بەس کە ئێستا گوێ لە ئەمانە ئاگری ینی سەیرەکەی بۆ نمونە بە ناو بێنم ینی بە بێترس ینی بۆ نمونە گۆرانی بێژی کۆکو نەڤید زەردی یا سانا بەرزنجی کە گوێ لە ئەکسێنتەکەی گری یعنی سەدا و ئەکسێنتی هی ریهانا و هی شاکیرا و ئەوانە زۆر 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 پێوەی دیارە بەس بۆ من گوێ لە کیژانی ئیبراهیم خان بگرە گوێ لە مەریەم ئیبراهیم پور هەچەند کوردی ژنیانی خۆی فارسەوە یا بۆ من گوێ لە ئایشەشان بگرە ئایشەشان یەک پارچە هوروژمی هی کوردیە لە دەنگی ئەم ژنەوە دێتە هین گوڵبهار کە من پێڵم فەیروزی کورد ینی ئەم ژنە چەند عەزیمە ئەزانی ینی تۆ سیرکە ینی ئێمە نەمانتوانی بۆ معلوماتیشت ئێستا ئەو گۆرانانیش کە بەکەڵتەن بەشێکی زۆر زۆری بریتین لەو گۆرانیانەی کۆنتر کە ئەوترێتەوە ینی خۆ ئەگەر ئەو گەنجین هێمات نەبووایە ئێستا باوەڕکە بووە بەس گوێمان لە گۆرانی فارسی و تورکی و عەرەبی جیهانی بگرتایە خوا ڕەحمی کردووە مامۆستا عەلی مەردان مامۆستا مەسەری خاڵقی تەمەن درێژ بێ ئەو خەزێنە گەورە مامۆستا حەسەن زیرەکمان ئێمە کولتوری ئێمە نابێ خۆی بچووک بزانێت بەس بە مجەڕەدەوەی کە مامۆستا حەسەن زیرەکمان هەیە ئەزانین چەند مەزنە ئەم ئوستازە ینی ئەبووە ئێستا لە هەموو شارێکی کوردستان یەک پەیکەری 50-60 مەتری هین هەبووە ینی ئەبووە لە کوردستانی خۆمان ئەلەقل کە ئازادین ئەبووە یەک پەیکەری وەکو ئەمەی هی پەیکەری ئازادی ئەمریکامان بۆ دروست کرد ئەزانی چەند گەورەیە ئەم پیاوە ئەزان هەر لە ڕووی زمانی کوردیەوە ئەزانی چی وشەی کوردی پاراستەوە لە یەک دێڕە ینی لە یەک دێڕە دەرسی ڕێزمانمان پێڵێ بۆچی باشە ینی بۆچ منە خۆش ناوێ بۆچی منە خۆش ناوێ بۆ منە خۆش ناوێ عەزەمەتیم پیاوەکە ئەزای هەر دەرسی ڕێزمان ئامازای ینی ئێمە خەزێنێکی زۆر گەورەمانێ بەس بەداخەوە ئێمە ڕێزی ئەو خەزێنێ ناکرین ینی ئێمە ئوستازی وەکو مامۆستا غەمگین فەرەج یعنی ئەم پیاو بووە سا لە غەریبی بژە ئەبووە ئەوەنە بێکەس بووە ئەبووە پاتا لێرە سا ئینستیتوتێکی گەورەمان قسە بەردەست ئەوەندە باش بمانژیانە کە بیتوانیا ئەو ئیشە گەورانەی کە لە هەشتاکانە بۆ لەگەڵ مامۆستا عەدنان کەریم و بەهجەت یەحیا و کۆمەڵێک هونەرمەندی ترا بیکرابووە درێژەمە بێ کەسێک وەکو مامۆستا فەراد محەممەد کەسێک وەکو مامۆستا یعنی سەرکار عیزەت ئەزانین چەند ئەمانە چەند گەورەن ینی کەسێک کە تۆزێت تەزەوقی مۆسیقای کردبێ گوێی لێ گۆرانی سەرکار عیزەت بێ کە تەوزیعی مۆسیقای کرد وەزانم پیاوە چەند گەورەیە ینی ئێمە چیمان کرد ئێمە کاک سەربەزان ئێمە بەڕاستی دەفەتی زۆر گەورەمان لە پێم خۆشە لە بەرەو کۆتایی بەرنامەکە لە دەخولەکە بە تێر و تەسەلی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە کە بایەخی سیاسەتی کولتوری بۆ کورد وەکو میلەتێکی چەساوە میلەتێکی ژێردەست کە تا ئێستاش ئێمە سێ پارچەی گەورەی نیشتیمانەکەمان داگیر کراوە و ڕەنگە بەشێک هەر لە باشووری شێشتا لەژێر زوڵمی عەرەبە ماوەتەوە بەراورد بە میلەتانی تری وەکو سەردەست کە خەڵک دەوڵەتان هەیە کە مافی میلەتانی تریشیان خواردووە بەڵام کورد وەکو میلەتێکی مافخورا و بایەخی ئەم سیاسەتە کولتوری کە بەڕێزت خەمی لێ خۆی چییە بۆ هەموو نەتەوەکانی تر کولتور سیاسەتی کولتوری زۆر گرنگە لە ئەو خاڵانەی کە پێشووتر باسمان کرد بەس بۆ کورد یەک خاڵی تری شێچێتە پاڵ کە بریتیە لە ینی هەلو مەرجی مانەوە و ینی شەڕی مانەوە بۆ هەموو نەتەوەکانی تر ئەگەر کولتور و سیاسەتی کولتوری کاڵایەک بێ بۆ ئابووری بەشێک بێ چەکێک بێ بۆ شەڕی سیاسی پێکێنەرێکی گرنگی کۆمەڵگە بێ لە ڕێگەی ببورن سیاست و ئەوانەوە بۆ ئێمە یەک باخی زیاد بۆ هەموو نەتەوەکانی تر هەر باخێکە بۆمە باخی زیاتر هەیە بۆ ئێمە بریتیە لە بەرگ لە سوپەر بریتە لە قەڵغام ئێمە لە ڕێگەی کولتورەوە ئەتوانین زۆر بەرگری لە خۆمان بکەین یەک نمونەت بۆێنمەوە کاک سەربەست بایبڵ یا کتێبی پیرۆز کە بەشێکی پێوترێ پەیمانی کۆن ئەمە بە زمانی عیبری نووسراوە بۆ زانیاری جەنابەت بەشێکی زۆری جوولەکەکان زۆرینەی ڕەهای جوولەکەکان ئەم زمانیان بەم زمانە قسەیان نەکردووە لە کاتێکا زمانی هی سەردەمی کۆنیان بۆ جوولەکەی کورد بە کوردی قسەی کردووە جوولەکەی عەرەب بە عەرەبی قسەی کردووە جوولەکەی بۆ نمونە تورک بە تورکی قسەی کردووە هەر جوولەکەی نەتەوەک بە زمانی خۆی قسەی کردووە ئەم زمانە لەناو ئەو کتێبای وش کراوەتەوە هەیە بەس گەورە حاخامەکان ئیبری ناسە گەورەکان زانا گەورەکانیان ئەم زمانیان هێشتەوە دوایی هاتن لەناو کتێبەکەەوە ڕێک و پێک زمانەکان دروست کردەوە ئێستا خەڵکی ئیسرائیل کە بە زمانی ئیبری قساکە قەرزاری ئەو کتێبە یەکێکە لە کتێبە گەورەکان ئێمە بەهۆی حساسەتی دینی و ئەوانەوە هەندێک جار
بە کتێبێکی تحریفی ئەوانە دانین بەس کتێبی پیرۆز بە تایبەتی پەیمانی کۆنەکەی شاکارێکی جیهانیە وەیەکێکە لەو کتێبانەی کە ئەبێ هەموو ئینسانێک بخوێنێتەوە من خۆم خۆشبەختم بەوەی کە وەزمانی کوردی خۆشبەختە بەوەی کە ئەو کتێبە تەرجەمە کراوە یعنی تەرجەمەیەکی کوردی ئەجگار جوان کراوە لە ڕێگای وابزانم لە هەولێرە هینەکە دامزراوە کە دامزرای بابلیکایە یعنی تەرجەمە شکر ینی زیاد لە تەرجەمەیەکی هەیە زیاد لە تەرجەمێکی کوردی و تەرجەمەی زۆر باشی هەیە خۆشبەختانە لە پاڵ قورئانی پیرۆزەکە مامسا هەژارێکێک تەرجەمەی کردو مامسا بورهانی ئەمینی کۆمەڵێک تەرجەمەی کوردی هی باشی هەیە ئەوانە یعنی ئەم نەتەوەی لە ڕێگای ئەم کتێبەوە توانیان زمانی خۆیان دروست کردن خۆ گەر کتێبیان نەبووایە ئەوە بچوونە سەر لە نوێ کتێبێکیان دروست کراتەوە زمانەکان کوردتا بیر جامە بەسم لە چییە ئێمە لە ڕێگەی کولتورەوە ئەتوانین یەک قەڵغانی گەورەی مانووی خۆمان پارێزین ئێستا بە تایبەتی جیهانی دیجیتال دروست بووە پارالل لە پاڵ جیهانی فیزیکیە لە پاڵ ئەم جوگرافیایی کە هەیە جوگرافیایکی شەیە لە ناو کڵاودا لە ناو ئینتەرنێتە ئێمە وردە دەبێت ئەمان نەقڵکەین بۆ ئەوێ ئیتر لەوێ کە لەوێ پارێزا بوون ئیتر کەس ینی ئەگەر خاکەکەشمان داگیرکەین بە نوعان مقاوماکەین توانین دوای خاکەکە بەدەست بێنین و بەس کە زمانەکەمان لە کیسچ و سڕدرایەوە کە کولتورەکەمان سڕدایەوە کە جلوبەرگمان سڕدا ناتوانین هینیکەین بۆی ئێستا و ئیشەی کە مەسەری خاڵقی ئوستازی گەورەی ئێمەکە لە ئینستیتوتی کە لە پوری کورد کردوێتی کە هەموو مقامات و بەستە و هینی کوردەکانی لە ئینستیتوتی کە لە پوری کوردی کۆ کردوێتەوە و شکر خەریکە لەوە دەرئەچەکەی تر بترسین ئەوەی کە ئەم بفەوتێ ئەوانە ئەمە ئەزانی ئیشی چییە ئەمە ئەتوانیشە بۆیە کە ئێمە نابێ ڕەشبین بین بڵین هیچ نەکراوە نە ئێمە خێر شت کراوە میلەتی ئێمەەوە نەبێ دەسەڵاتنیەوە ئێمە نابێ بچینە ژێر ڕکەفی ئەو گوتارە ڕەشبینی کە ئێمە هیچمان نەکرەوە بەس نابێت تەسلیمی خۆشخەیاڵەکانیش بین چکە خراپە هەردووچیان ڕاست ناکەن ئێمە شتمان هەیە تەتەورمان هەیە بەڵام لە چا ئەو دەرفەتانیان یەکە هەمانە وەکوتم دەسەڵاتی سیاسی پێویستە لەمەوە تۆزێ بە ئەمینانەتر ئاور لەم سێکتەرە باتەوە ئەبێ فەنانە گەورەکان بێنێ ینی ئێستا کاک سەربەز ینی من زۆر خەفەت لە دەستگا هونەریەکانە خۆم یەک کەسیتیانە لە ئارت مانجمنت بزانێ هەموو فەنانەکان ڕۆڵێکی گەوریان هەیە لە وێرانکردنی ئەساسە هونەریەکانە کۆلێجی هونەر بۆ نمونە تەماشاکە بۆ نمونە ئینستیتوتی کە لە پوری کورتی لێ دەرجە مەسەری خاڵقی خۆی لە ڕووی ئیدارە و ئیدارێکی گاڵتەی پێناکرانی من یەکەم ڕۆژ لە ئیفتتاحی ئینستیتوتی کە لە پوری کووردا بەشدار بووم یەکەم ڕۆژی چۆنە ئێستاش ئاوایە پاک و پوختیەکەی ڕێک جوانیەکەی منتەزەمیەکەی ئەم کەرتە بێ بدرێتە دەست خەڵکانێک کە لە ئیداری هونەرەزانن بەڕێوەبردننی قاعەیەکی هونەری بێ کەسێک بێ بزانێ ئەنی ئێمە تەلاری هونەر ئەچیتە ناو سەیرەکەی لە بەردەمی تەلارەکە کابینەیەک قوت کراوە لەو لاو تەنکی دانراوە کاکە چۆنە بێ ئەمە ینی ئەچیتە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری سەیرەکەی یەک بە ساندویچ پەناڵ یەک ژووریان دروست کرد چۆن ئەبێ برام ئەمە شوێنی کولتوریە حورمەتی هەیە نابێ ئەمە ینی بەڕاستی ینی ئەم کەرتە بێ بدرێتە دەست خەڵکی خۆی ینی من ئەبێ لە هونەریش بزانم شارەزای هونەر بمە بێ لە مانجمنتی شارەزا بم یاری مناڵان نییە بەڕاستی کاکە بێنە دەست خەڵکە ینی بێنە دەست کەسێک کە ئۆکە یعنی زۆر ڕەنگە تۆی خۆش نەوێ ڕەخنەی لێتە بێ بەس ئەم کەسە دڵسۆزە دڵنیا بە کەشتەکەی دەدەست دەبەری و ڕاستگۆیە دەست پاکە پاری ئیتێ دەست دزی لێ ناکە مؤسسەکەی دەستی ئەی پارێزێ وەک چاوی خۆی ناکرێ ینی لەم بارەوە ئوستاز کاک دکتۆر فازڵجاف بیرۆکەیەکی هەیە لەسەرەوەی کە لە دنیا بە تایبەتی لە وڵاتانی کە سیاسەتی کولتوری هەیە و پەرۆشی بووی هەیە و بە پرۆژە سیاسەتی کولتوری ئیداراکرێ خەڵکانێکن ڕەنگە هونەرمەند نەبن بەڵام لە بواری ئیدارەکردنی کاری کولتوریە خەڵکانی شارەزان و ئەتوانن 100% موافقم ڕێگە ئەو قسەیەکەم من ئێستا خۆ هونەرمەند نیم من بە شانازیە وەڵام لە بواری ئارت مانجمنتە هەر مؤسسێکی هونەریم بیتە دەست وەکو گوڵ ئەی بمڕێەوە یعنی ئەمە هین نییە بانگەژە نیە بۆی کە بمێنێت چکە پێیان ناوم لە ڕازیانم کردووە چکە هەتا کۆمەڵەکەمی ڕابتە بێکەوە ئەبێ پەرلەمان یاسای هەبێ بۆ کۆپیڕایت تێڕوانینی بۆ سیاسەتی کولتوری هەبێ ئەبێ ینی بۆ نمونە فیلم مولزەم بێ پێوەی بودجەی بۆ تەخانکا و کۆمەڵێک کۆمەڵێک گەنجی زۆر دڵسۆزمان هەیە بەتەمای پرۆژێکن بۆ فیلم کۆمیشن بۆ کۆمیتەی فیلم ئەنجومەنی هی فیلم ئەوانە کە لە هەموو وڵاتێکە ئەبێ هەبێ ینی سینەما پارە ڕوو ناکاتە کەرتی سینەما دەگەر ئەم فیلم کۆمیژنت دەبێت بۆ نمونە مامۆستا باڤیمان هەیە کچی یاسینی فەقێسعی ئەمە گەوهرێکە ینی کە مامۆسایە لەگەڵ منە لە بەشی فیلمسازی ئەمە ئەبووە ئیسیسفادەی لێ بکرێ کاک دانەرمانێ بۆ نمونە پرۆژەی هەیە لەکە خەریکی فستیڤاڵێکی سلێمانێ کاکە بۆ ئەمانیانی بۆ ئەمانە خەریکن خۆیان دێن بە پاری خۆیان بە جوودی خۆیان دێن خەریکن پرۆژێکیان بۆ دروستکردی بۆ لی وەرناگری لە کاتی کا خۆت ئەبوو باید بکردە جا بۆی ئەبێ هەمووی بکرێ
ئەبێ یاسات هەبێ ئەبێ سیاست هەبێ چکە یاسا ئەچێتە چوارچەوی سیاسەتی کولتوری ئێستا بۆ نمونەیانی بۆچی فەنانی کورد ناتوانێت خۆی بژێنێ لەبەر کۆپیڕایتت نییە فەنانی تشکیلی کورد بۆچی ناتوانێت بە هینەکەی بژی لەبەرەوەی تۆ بۆ نمونە دەستگای چۆک و ئێرە من ئەبێ فەرز یەکەم بەسەرتە ئەبێ لەوحەی ئەو لەوحانە لەبژاری لەوحەی کوردی بێ و بێ کڕی بێتت لە هونەرمەند بۆ نمونە ئەم سەعاتە قەیجێکا با مەچینە شتەکەی خۆمان ناتوانین دروستیکەین با لەوێ بهێنین بەس چوار ئینەکەی لەوحەیەکی کوردی بێ 15000 ئین بابە ئەزانی ئەگەر بەس بە ڕێنمایی بەبێ ئەوەی یەک فلس سەرفکەین یەک دنیا خەڵکە خەینە سەریش بەس ڕێگە لە لەوحەی تورکی و هی ئێرانی و هی چینی بگرین بۆ نمونە کاک سربەزانکی ئێمە بەدەستی خۆمان یەک دنیا سەرێشە و کێشەمان بە خۆمان دروست کردەوە یەک دنیا خەڵکمان بێ ئێمە ڕێگەمان ناو بازارەکەی ئێمە کرێکاری هی چینی بژێنێ بۆ ڕێگەمان ناوە لە تارانەوە خەڵک بێت ئیشی دەستەکەی بێنێ بۆ ئێرە ئەی بۆ خۆمانینین یەک دنیا کوردی ڕۆژهەڵاتمانێ کە یەک دنیا دەستڕەنجینیاتە ئەیەنم یەک معهدێکی زۆر کارای ئیشی دەستەکەمەوە بەس ئەبێ بدرێتە دەست خەڵکی خۆی وەکوتم ئەتوانی بیکەیتەوە یەک بینای 20000 مەتری بۆ دروستکەیت و بیتە دەست کەسێک لە ماوەی 5 ڕۆژە هەمووی بۆ وێرانەکە وەکو کۆلێژەکانی ئێمە وەکو پەیمانگەکانی ئێمەەوە لە ڕاستیانی ئەبێ شتەکە بە دروستی بکەین لەبەروی کاک فڵان نزیکە لە من متمانم پێی هەیە 100% ئەیەم بە ئەو ئێلی نازانێت وەکو ئەوە نەخۆشەکە بیتە دەست فیلتەرێک ناکرێت من زۆر لەو ڕۆزۆری ئینشاڵڵا لە دەرفەتی ترا قسەی لەسەرەکەین بەڵام ئاخر قسەم ئەتوانم ئەگەر دەرفەتم بی لە ماوەی کەمتر لە دەقیقە تکاکەم ئەم بوارێکی زۆر گرنگە بۆ ئێمە وەکو نان و ئاو وایە تکای بیەنە دەست خەڵکی خۆی بیەنە خەڵکانی شارەزا ینی ئێمە بەمە ئەتوانین زۆر شت بکەین ئەتوان خزمەتی خۆتانی پێ بکەن چەند خۆشە فیلمێک لە سلێمانیەوە بڕوە لە فیستیڤاڵی کان بەشدار بێ و خەڵاتی چڵە خوڕمای ئەڵتونی بەدەست بێنێ ئێوە توانە شانازی پێ بکەن ئوستازی خۆشەویست یەک دنیا خۆشحاڵ بووین و سوپاس بۆ هەموو ئەو بیر و بۆچوون و پێشنیازە جوانانەی کە هەتا و بەڕاستی ڕخنەکانیش هەمووی لە دڵسۆزی و لە پەرۆشی و لەوە کە ئومێد لای خەڵکانی کو بەڕێستانەوەیە کە ئەم دۆخە بگۆڕێ بۆ دۆخێکی زۆر باشتر و کولتوری کوردیش وەربچەرخێ بۆ کولتورێکە ناسنامەی کوردی بپارێزەوە ناسنامەی کوردیش بکە بە ناسنامەیەک جێگەی شانازی بێ نەگەوەی کە جێگەی ڕەخنە و تەعان بێت مەمۆستا یاسین ئافتاو نووسەر و مەمۆستای زانکۆ و هاوڕێی خۆشەویستی من خۆشحاڵین کە لە بەرنامەی ڕاڤ ئامادە سپاس بۆ کاک سەربەستیێزی سپاس بۆ کەناڵەکەشتان سپاس بۆ جەنابیشت ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە گفتوگۆ لەسەر پرسی کولتور و چۆنێتی پەرەپێدان بە کولتوری کوردی درێژەیە بێ تا بەرنامەیەکی تر و تا نووسەر و هونەرمەند و ئەدیب و شارەزایەکی تر بۆ گفتوگۆکردن لەم بارەوە بەخواتان ئەسپارێ